خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵا و کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەموو موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوەن کە پارە لە بەغداوە بێ بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی و بەسەر موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا دابەش بکرێت. بەڵام تا ئێستا ئەو پارەیە نەهاتووە. دوێنێ قسەیەکە بوو کە بەڕێز محەممەد شیاع سوودانی وتوێتی تاکو بڕیارەکانی محکەمەی فیدراڵی لانی کەم هەنگاوی بۆ نەنرێت ئێمە پارە نانێرین. لانی کەم پابندیەکە بێ بڕیارەکانی محکەمەی فیدراڵی زۆر باس و خواسی لەسرە. ئایا دەتواندرێت ڕەت بکرێتەوە یاری سیاسی لەگەڵ بکرێ کە لێن و دەلاقەی تری تێدا هەیە کە مەسلەی تەوتین و هەژماری من کە زۆر باسی لێوە دەکرێ و زۆر جێی سەرنجی خەڵکە هەژماری من جێگەی بگرێتەوە. ئەگەر بڕیارەکانی محکەمەی فیدراڵی لەبارەی موچۆ جێبەجێ ناکرێت. بەڵام ئەمڕۆ هەر خودی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان داوایەکی لەبارەی یاسا یان لەبارەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئاراستەی دادگای فیدراڵی کردو. ئێکەواتە ئەو دادگایە شەرعی و یاساییە، هیچ گرفتێکی نییە. خۆ دەبێ ئەگەر بڕیارەکە لە بەرژەوەندی سەرۆکی حکومەت بوو جێبەجێ بکرێ و سەرۆکی حکوومەتیش بڕیارەکانی محکەمەی فیدراڵی لەبارەی موچە و تەوتینەوە جێبەجێ بکە. ئەو پارێزەری کە زۆر هیلاک و ماندوو بوو بە بڕیاری موچە و لەوێ لە دادگای فیدراڵی ورد چاودێری کرد تا دواسەتەکان بەڕێز بەکەر حەمە سدیق پارێزەر ڕاوشکار بەخێر بێت. سوپاس دەکەم. نازانم پێش ئەوەی دەست پێ بکەین مەسەلەن ئێوە نەچونەتە مەرحەلەی حاکمی وانە؟ بەڵێ پارێزەر ڕێژگاری عادەتەن خەڵک پێتانە لە ئوستاز ئوستازم هەر ئوستاز کلمێکی جوانە بۆ مامۆستاژیان بام ئێمە بۆ دەست پێەکەین بەڕاستی دەستخۆشی لێکەین هەر شتێک لە خێر و بێری خەڵکی کوردستان بە هەر بیر و بۆچوونێکی سیاسی بێ ئێمە دەبێت دەستخۆشی لێ بکەین بەرەوەی ئەوە بۆ جوانین بۆیە من وەک ڕۆژنامە نووسێک لە دەستگای میدیای کورسا دەستخۆشی لێکە ماندوو نەبی. ئێستا بڕیارەکە هەیە لای جەنابەت نقطە بە نقطە هەمووی لەبەرە دێر بە دێری لەبەرتا تا ئێستا بۆچی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق هێندە ئاڵۆزە هێندە لێک تێنەگەیشتنی تێدا هەیە کە نەگەنە نەتیجەیەک تاکو مەعاشی خەڵک بۆ دەردە ببرێت. خۆی سواسی بەرزستانەکەم سواسی جەنابیش دەکەم لە ڕاستیە ئەو عیلاقی لە بینی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیە دوای دەچوونی بودجەکە بۆ 3 ساڵە بۆ 2023 تا 2025 خۆی ناونراوە بودجەی ژمارە 13 2023 بەس خۆی بۆ 3 ساڵە لە ڕاستیە ئەو بودجەیە خۆی مشکلەی سەرەکی بینی هەرێمی کوردستان و بەغدا ئەو بودجەیە کۆمەڵک کێشەی هەڵواسیوە لە بینی هەرێم و بەغدایە. بۆ نمونە بەغدا دەڵێ ئەبێت تۆ داهاتە نەوتی ناونەوتیەکانم بۆ بنێری و حسابێکی بانقی بۆ دەکەمەوە بۆ داهاتە نەوتیەکان بەجیا بۆ داهاتە نانەوتیەکانیش بەجیا و دەبێ مانە بۆ بنێری ئەو جایتر من ملتەزیم ئەبم بە ناردنی بودجە بۆ هەرێمی کوردستان. مۆزوعی معاش لە قەزەی بودجەی هەرێمی کوردستانە مەتروح نییە لە زمنی بودجەکەیە لە ڕاستیە. جا ڕەبتکردنی ئەو دوانە بە یەکۆکو عیلاقەیەکی تەواوکردنی یەکتری کارێکی کردو کە ئەو ئەزمەیە لە بینی هەرێمی کوردستان و بەغدایە کێشەیەکی بەردەوام بکە. کێشەکەش بەردەوام بکێ لێرە ئەبێتە مزاحی یەکەم ئەو کەسانەی کە مستەفیدن لە هاتنی بودجەکە کە بریتین لە مۆزەف و موچەخۆرانی هەرێمی کوردستان. خۆش دەزانین گلەی و گازندەکانیان زۆر بوو. پێشترش هەرێمی کوردستان خۆی کۆمەڵێک کێشەی دروست کرد لە ڕاستیە کە لە 2014 دەستی پێکرد تا 2022 کە نیوە موچە و ڕوبع موچە و موچە دواکەوت و شتانی یەکەوتەوە ئەمەش هاتە سەری بوو بە کێشەیەک. ئەمە بەشێکی کێشەکەی بەشەکەی دیکەشان ئەوەیە کە عێراق داوا لە هەرێمی کوردستان دەکات کەوا ژماری بۆ بنێرە ژمارێکی ڕوونی بۆ بنێرە ژمارەکە لەژێر ڕێنمایی چاودێری دارایی حکوومەت ئیتیحادیا بێ حتا ئەو مەناعەتیشی نەگەر چاودێری دارایی حکوومەتی هەرێمی کوردستانیش بێتە سەخەتەکە بەیەکەوە بن. حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستاکە تا ئەو لەحزەی کە ئێمە قەرارەکە دەرچوو هاوکاری حکوومەتی عێراقی حکوومەتی ئیتیحادی نەبوو بۆ ناردنی هیچ جۆرە ئەداتایەک. بەس دوای دەرچوونی بڕیارەکە ئیلزامی حکوومەتی ئیتیحادی کردو بە ناردنی پارە و ئیلزامی حکوومەتی هەرێمی کوردستانی کردەوە بە ئاسانکردنی ڕێوشۆنە هونەری و قانونی و ئیداریەکان بۆی کەوا بڕیارەکەی دادگا جێوەجێ بکرێت. و خەڵی ئیمتیاز لە بڕیارەکە ئەوەیە کە موچەخۆرانی موچەی هەرێمی کوردستان چیتر ڕەبط نەکراوە بە قانونی موازنەوە بەوەی کەوا ئەم داهات بنێرێ ئەنج ئەویش بڵین پارەکە بڵین بودجەکەی هەرێمی کوردستان بنێرێ. خۆشبەختانە ئەوانەی کە لە پیان دەوترێ موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو موچەخۆرێکی تری بەسڕە و بەغدا ئەوان حسابی بۆ بکرێ. کێشەکە لێرەدا ئێستا بۆچی بەردەوامە لەبەرەوەی کەوا
بەشەکەی هەرێم کە بریتێ لە ئاسانکاری لە بەشە ئیداری و بەشە قانونی و بەشە هونەریەکانە هەرێمی کوردستان کێشە دروستەکە لە ڕاستیە. کێشەکە بە عەمدیە یان بە عەمدی نازانم، بەڵام ئەوەیە کە تەقسیرەکە ئێستا لای هەرێمی کوردستانە. هەرێم ژمارەکە بە مەزبوطی نانێرێ، هەندێک جار دەستکاریەکە ئیزافەی بووەکە لی کەمەکاتەوە، بەڵام لەکەمکردنەوەکانی کەمە زۆربەی جار زیاد ئیزافاتی بووە کە بە تایبەتی لە تایبەتەکانە کێشەی گەورەی هەیە هەرێمی کوردستان. ئێمەش لەوێ لە کاتی تەقدیمکردنی لایحەکانی بە وەزارەتی مالیە و دیوان چاودێری ئیدارەی لەمسی ئەومان کرد کە بە فعلی هەرێمی کوردستان لە نردنی ژمارەکانە دقیق نییە و ورد نییە. ئەو کێشەی گرنگە ڕاستی بۆ لایەنی بۆ مەسەلەی تەوتینەکە خاڵێکی ئەساسی جەوهری یەکەم بۆ حسابکردنی ئەو موچەی کە ئەو دەینێرێ چەندێک بنێرە بۆ هەرێمی کوردستان، چۆش فەرقەکە زۆرە. ئەوەی لای تۆمارە 650,000 مۆزەفە، ئەوەش لای هەرێمی کوردستانە ملیۆنێک و 250,000 یان یەک 600,000 فەرقە، 600,000 کەسێکی فەرقە. ئەو فەرقە گەورەیەوە ئاکات کە ئەو لە ئێستا موقەتەن حەلی کردووە، بە قەرز حەلی کردووە، یان تا ئێستا تەوتینەکە ناتوانێت لەسەر خەت. تەوتینەکەیان من حسابی ئەوم کرد کاتی خۆی وتم 3 مانگی پێچێ و کاک فازڵ نەبیری 5 پێچێ قسەکەی ئەو دەچوو لە ڕاستیەکە و خەبیری مالیە لە مۆزوعەکە. تەوتین عملێکی مالی قسە بکەین، بەڵام مەسەلەی بڕیارەکەی محکمەی فیدراڵی مامۆستا مثلا التزاماتی بۆ حکوومەتی هەرێم تێدا ئەکید وانە؟ بەڵێ بەتەکید بەڵێ. ئەکامەنەوە التزاماتانە؟ التزاماتەکانی هەرێمی کوردستان زیاتر التزاماتی هونەری و ئیداری کە پێویستە ئاوکار بێ، پێویستە قایمە موچە بنێرە، ئاسانکاری بکە، حازینەی بۆ ئەوەی کردووە کە داهاتی ناوخۆ داهاتی ناوچینەکانی ڕەبردە نەکراون بە مەسەلەی بڵین نردنی بوجەکەەوە. لە ڕاستیە ئیمتیازێکی قەرارەکە ئەوەیە کە مەسەلەی موچەی ڕەبرد نەکردووە بە مەسەلەی داهاتەکان. داهاتە نەوتەکان ئەو بەشێکە لە سەراعی بینی حکوومەتی ئیتیحادی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوە لە هەندێک بەرگای تا 9 ساڵ 10 ساڵ ڕوا خۆی هەر قانون موازنەکە لە بەرگەیەکی بەزەوە دەکات کەکردنەوەی حساباتە تا 7 ساڵ ڕوا، یعنی قۆناکری مۆزەف تا 7 ساڵ چاوەڕانی ئەم کێشەیە بە حەل بێ. ئەم کێشەیە هەر دەبێت حەل بێ، گەر حەلیش نەبێ بەردەوامیش بێت کێشە نییە ئەگەر موچەخۆری هەرێمی کوردستان نەچێتە ناو سەراحەوە و مەطلبی سەرەکی ئێمە ئەو بکەوە موچەخۆر بێتە دەرەوە. ئێستا نەسەن ئەو قەرارە ئەوەیە ئێستا نەسا ئەو موچەخۆری هەرێمی کوردستان هاتوۆتە دەرەوەی مۆزوعەکە، بەڵام چۆنێتە دەرەوەی مۆزوعەکە؟ ئەو لەولاوە طبعاً ئەو مشکلەیەکی ئێستا ئەو کێشەی کە هەیە لە ڕاستیە حکوومەتی عێراقی فیداڵ ئێمە بەپێی قانون موازنە دەستور ڕێگەم نایە، قانونەکەش ڕێگەم نایە پارە بنێرم، لەوەریکەوە قانونەکە ئاڵێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی نانوتی تەسلیم بکات، کە تەسلیمی ناکە منیش ناینێرم. بەڵام ئەوان هاتن پێش دەرچوونی قەرارەکە دەرچەیەکی یاساییان بەدۆزیەوە، ئەویش هاتن قەرزیانیا بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو قەرزانی کە یان نارد بە بەرگە ئەڵم قەرزەکانم بۆ موچە ناردووە، هەرێمی کوردستان دەڵێ قەرزەکان قەرزی موچە نییە. لەبەوە لەگەڵ هاتنی قەرزەکەشە حکوومەتی هەرێمی کوردستان هەر بە نیوە مەعاش و هەر بە ڕوع مەعاش عیلاجی مۆزوعەکانی کرد. بەس ئێمە لە بەغدا لەناو محکەمەکەیە بۆمان ساغ بوو لە لای حکات ڕیم کەوتی ئێمە حەسرەن ئەو قەرزەمان بۆ موچەیەوە بە هەرێمی کوردستان کە ئەمە عیبەیەکە، یان تۆ لە بەردەم محکەمێکی ئاوا ئەوەستی لای حێگێتە بەردەم بە مەکتوبی هی لایەنێکی ڕسمیە، ناتوانانی جواب بیتەوە، ناتوانین بە دروی بخیتەوە، معنەی وایە قسەکە ڕاستە واوە دەرەچێت. ئەمە خاڵێکی دیکەشان دەرچوونی بڕیارەکە دەرچەیەکی تری دۆزیوەتەوە غیری مەسەلەی بەتایبەتی ئێمە کە احترازمان لێکەوتمان قەرز تەنفیزکردنی موازنە نیە، ئێمە داوای تەنفیزکردنی موازنە ئەکەین. پێویستە موازنەی ئیتیحادی وەکو خۆی جێبەجێ بکرێ و موچە و بڵین بودجەی هەرێمی کوردستان بێترێت هەرێمی کوردستانەوە. ئەو هەر دەرچەکەی ئەوەی لابرد قەرارێکی تەنفیزی هێنایە پێشەوە و ئەمریکی ویلایی هێنایە پێشەوە، ئەویش ئەوەیە کە ڕاستە خۆ موچەی هەرێمی کوردستان وەکو بەسڕە و بەغدا بە شێوازی طبیعی بڕە و بە تەوتین بڕەوە. تەوتینی ژیانی بەمانە ئەوە بە نیشتیمانیکردنی. باشە ئێستا ئەو گرفتێکی هەیە ئێستا بۆ نمونە دوێنێ ئێوارە دوای ئەوەی محەممەد شیع سوودانی لەگەڵ تەیف سامی کۆبووتەوە باسی لەوە کردووە بەڕاستی ئەمە هیچی تر پارە نانێرین تا هەرێمی کوردستان نێتە پێشەوە. لە چی ئەبێ هەرێمی کوردستان بەبێ بڕیارەکەی محکەمەی فیدراڵی بچێتە پێشەوە؟ بڕای من ئەو تەصریحی سیاسیە قانونیە، چونکە شیع سوودانی تەصریحی پێشووتری هەیە و محکەمەش ئیلزامی کردووە بە جێبەجێ بکە. من ئەزانم حکوومەتی ئیتیحادی بەگشتی نایەوێ قەراری محکەمە جێبەجێ نەکا و ناشتوانێت جێبەجێ نەکا. تەنها جهتێک لە هەموو عێراق کە تا ئێستاکە گوێ نایە بە قەرارەکانی محکەمەی ئیتیحادی حکوومەتی هەرێمی کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق ملتزمە بە قەرارەکەەوە، یەک سەر جێبەجێ کە دەخۆ دەزانی دوو خێرا نردی. ئێستش ئەو تەخیری کە هەیە ئەو تەخیری هەیە پەیوەندی بە ئیجراءاتی هونەری هەرێمی کوردستانەوەیە، ئامادەکردنی قایمی معاش. خۆت دەزانی کە داوایەکانە بە قایمی معاش حازرکەن بۆی کە حازینەکە دروست بێت. قایمی معاش من تا هەفتەی پێشوو هەندێک لە قایمەکانی معاش لە هەرێمی کوردستان تەواو نەبوو، یعنی ئەوتە لە مانگی 5 هی مانگی 4 تەواو نەبوو، یعنی کەواتە ئیزن تۆ قایمی معاش نەنێری. عفو مامۆستا ببوورە پارێکی دیاری کردو بڕیارەکەی محکەمەی فیدراڵی ڕقم یان ئەو ڕقمە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا ڕێیەک ڕقمە، ئەو بۆ ڕقمە پارەکەیت تا تەوتینەکە دروستە بێت، چونکە ئێمە پرسیامان لێ کردن ئەو مانگا ئەو ڕقمەیە کە متفق 50 ملیاری زیاد نووسیوە. قوربان ئەوانە ئەنێرن، بەس دوایی حکوومەتی عێراقی دەڵێ ئێمە ئەوانە ئەدەنێرین بۆ قەرزە لەسەر حکوومەتی عێراقی هەرێمی کوردستان.
ئەو کات ئێمە ئەگەر بوجەکە کەوتە سەر تەوتین یا هاتیە سەر ئیتفاقمان کرد لەسەر نردنی بوجە بۆ هەرێمی کوردستان مەقاسەی پێکەین. عملی مەقاسە یعنی عملی لێدەرکردن. من چەند زیان بۆ تۆ ناردۆ زیاکرد لێ ئەشکێنم لە کاتێکا کە بوجەکە دوانێرم. طبعاً ئەمە بێتە قەرز لەسەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بە پێی مروری زەمان زەرری زۆر گەورەیە و زەرەکەش دوای لەسەر شانی چی ئەشکێتەوە لەسەر شانی مۆزەعشکێتەوە. خۆ طبعاً لە شەریکاتی دەرنایەنە خۆ لە نەوتی دەرنایەنە یا بەسەر شانی چیە تەرەفی ئەزاف حەڵقەی هەرە لاواز لە هەرێمی کوردستان دەچێ مۆزەفە چکە مۆزەف بێپەڕوباڵ زارە. بەڵێ مامۆستا هەم وەزیری دارایی هەم محەممەد شیع سوودانی ناتوانن بڵێن لەبەرەوەی داهاتی نەوتی و نانەوتی نەگەڕێنراوەتەوە پارە نانێت نەکرد ئەو بەهانەیە بەهانەی هوەریەکە و ئەوەی هەرێمی کوردستان ملتەزیم بە بەناردنی قایمەکەەوە ئەو پارەی خۆیەت هەتا تەوتینەکە کە تەوتینەکانی تر ئەوەی ناوێت خۆی داوازیێت هوەریەکە پێت وایە هەر مەسەلەی تەدقیقات و هەرەوەیە تقەت و ئامادەکردنی قەوائیمە و نردنی ژمارەکانە بۆ بەغدا کە تا ئێستا حکوومەت هەرێمی کوردستان ئیتر سەبەکە چییە بڕین تەقسیری خۆیەتی شتەکە جهەتی حازری ناکابێ بە کاملی هەمووی بڕۆ ئەو کاتەوان بە کامیلی ئێستا لەسەر قەرزەکە داش ئینێرن ئەو جا تەوتینەکە دوایەوە دەست پێکات ناتوانێت ئێستا کە ئەڵێ ناینێرین پشت بە چییە ئەمە بەسەر تەسیحێکی سیاسیە فقط یعنی قسەیەکە پەیوەندی بە مەسەلەی موچەوە نییە پەیوەندی بە مەسەلەی ئەو بودجەیە کە پێ درێ بودجەی گشتی هەرێمی کوردستان ئەجینا موچەکە پەیوەندی بە مەوزوعەوە نییە ئەو تەسیحی سوودانیش بەرە سوودانیش وا دەزانم پەیوەندی بە موچەی لە ساعت 12 هەرێمی کوردستانەوە هەیە نەک پەیوەندی بە ئەسلی ئەو موچەوە بێک ڕاستە بخۆ بۆ هەرێمی کوردستانیت بۆ مەزەفەکانی هەرێمی کوردستانیت چکە مۆزوعی موچەکە هاتە دەرەوەی میزانە هاتە دەرەوەی بڵین ئەو اتفاقی کە پێدەوتێت اتفاقی یعنی گەسمێنێت تەخیر بوونێکە بێتوان لە محکمەی فدراڵی تانی لێ بدرێت ناتوانێت تەوتینەکە نەسەن تەوتینەکە چی ئەڵێ مامۆستا تەوتینەکە خۆی محکمە لە بڕیارەکەی محکمە 5 بڕگەی سەرەکیە لە بڕگەی یەکەمیانە ئیلزامی حکوومەتی ئیتیحادی ئەکات کە لە ڕێگەی دەرچە داراییەکانی خۆیەوە کە دەرچەی دارایی ئیتیحادی یان ئەو دەرچەیە کە بانکی مرکزی عێراقی اعتیمادی پێەیە خۆی ئەم خاڵی کە تیدا دەڵێت بانکی مرکزی اتحادی اعتیمادی پێەیە یان بانکی مرکزی اتحادی کە کاتێ اعتیمادێکی بانکی ئەیە بە حسابێکی بانکی یان بە کۆمپانیایە بە بانکێک ئیتر بانکی اعتیماد پێیەکە قورسایی پێیەکە بێتە تەرەفێکی حازینێکی گرنگ خۆی بەشەکەی یەکەمیان ئەوەی کە تەفسیرەکرێت لە قەرارەکە تەنها سێ بانکە بانکی ڕافیدێن و بانکی ڕەشید و لەگەڵ بانکی TBI غیر ئەو سێ بانکەکەی دیکە نییە ئەمەی هەژماری من بانک نییە حسابێکی بانکیە حسابێکی بانکە کۆمەڵە کۆمپانیا کە هەندێکیان لە هەرێمن هەندێکیان لە بەغدان مەدعومن لەوە بەڵام مشکلەکە ئەمایان لە ڕاستە مشکلەکە ئەوەیە کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان سیقەی بە هەژماری من نییە خوشتە زانەی تعاملی هاوڵاتی عمیل لەگەڵ بانکە ئەم تعاملی سیقەیە تۆ سیقەت پێی نەما ئیتر هیچ حسابی خۆت سەحبەکەی تۆ لە بانکە ئەم حسابش کە ئەمان تەقدیمیان کردو لەبەری تەسەڕوفی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە تەسەڕوفێک بووە هاوڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتی موچەخۆر متمانەی بەدام و دەستگا داراییەکانی هەرێمی کوردستان نەماوە ئەن هەرێمی کوردستان شەقاوی گەورە دەبێت بنێ بۆی کا ئەو متمانەیە بجێڕێتەوە چکە مؤسساتی بانکی هەرێمی کوردستان خۆ بۆ ئەمڕۆ بەسبێنێ نییە مەفروض هەرێمی کوردستان کۆمەڵێک قەواعید دابنێ کۆمەڵێک تعاملات بکات لەگەڵ هاوڵاتی خۆیدا بۆی بسەلمێنێ کە حکوومەتی ڕاستەوخۆی ئەوە و حکوومەتی خۆخۆریەوە بەس بەم سیغەی ئێستاکە بە بڕای من زۆری ماوە بۆی کەوا موچەخۆری هەرێمی کوردستان قەناعەت بکات کە ئەو بانکانی لە هەرێمی کوردستان دەهەن محلی جێگەی متمانەی ئەو سوودبوونی هەرێمی کوردستان هیچ سوودیە بێ بۆ بەرامبەر بە بڕیارەکەی محکەمی فدراڵی سوودبوونی لەسەر هەژماری من ئەوە ئەگەر محکەمەی اتحادی بەڵێن بانکی مرکزی موافقە بکە سەرەگرێ بەس باوەڕ ناکەم سەر بێت چکە تا ئەم لەحزەی بانکی مرکزی هێشتا موافقی بۆ نەکردوون و محکمەش قەرارەکە لە محکمە دەرچووە تاسە مۆزوعەکە باسی لەکوێ ئەتوانرێ فراغێک لە بڕیارەکە بە بڕای من ئەگەر بانکی مرکزی عێراقی اعتیماد باتە سەر هەر بانقی هەر حسابێک ئەو بانکە ئیتر توانێت ئەو حساب بکاتەوە ئەو بانکی مرکزی عێراقیش بە ئاسانی و ئەو اعتیمادە نایە یعنی زەحمەتە بانکی مرکزی عێراقی بانقێکی ڕقە و بانقێکی دەوڵەمەند و بانقێکی قایمە و اعتیمادێکی گەورەیە ئیتر عەسەبی مالی لە عێراق ئەو بانکەیە لە ڕاستیە بۆیە من وا دەزانم ئاسان نییە و زۆر مفاوەزاتیشیان کردووە لەگەڵ بانکەکە بانکخانەی کردووە لەگەڵ مالیش کردووانە مالیش هەر موافقی بۆ نەکردوون چکە ناوێت قەرارەکەی محکەمەی اتحادی ڕوونە ئەڵە بێ ئەو دەرچەدارەیە دەرچەیەکی ئیتیحادیە باشە ئەی مەسەلەن ئەو ئومێدە بەچێ مەسەلەن خەڵک ناچارەکان خەڵک بەردەوام داوالیەکەن کە کارتەکە دەربێنێت و بچێتە ناو پرۆژەی هەژماری من بە بڕای من ئەوە بۆ چەند سەبەبێکە سەبەبی یەکەمیان ئەوەیە کە یەکەم تۆ قوی ئەمنی داخلی بژمارێکی زۆر هێنێ ناچاریانەکەی هێزی پێشمەرگە ناچارەکەی ئەو مۆزەفانەی کە بە میلاشێکی دائیم لەگەڵ لەسەر دامەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان حساسەکانن ئەوان ڕ ناچارکەیە تقریبا نەکاتە لە سا 20 مۆزەفینی هەرێمی کوردستان کە تۆ ئەم ژمارە زۆر خستە بەردەم بانکی مرکزی عێراقی ئەڵێکا کە ژمارەی زۆر لە خەڵک ژمارەکەی کردەوە بە اختیاری خۆی کردێتەوە خۆی ڕاستی بە اختیار نکراوەتەوە بە زۆر کراوەتەوە یعنی ئێستا کارمەندێکی ئاساییە کارمەندێکی مەسەن پۆلیس یا کارمەندێکی دەستگایەکی حساس پێشمەرگەیەک
معاشەکەی لە بەردەستی ئەوایە لای ئەو وزارەتەکەی ئەو معاشەکەی ئاەتێ ئەتوانێت بڵێ من نیکەمەوە ناتوانێت مۆزەفیش لە داهاتوە ناتوانێت ئەو کارە بکە ئەم عملیە کە سەر باری ئەوەی کە لە ڕووی ئەخلاقی و لەژێر پرسیارەیە لە ڕاستیەکە کاریی خراپە من پێم وایە ئەبێ ئەو اختیارە بۆ خەڵک بەجێ بێڵێ کە خەڵک ئیکاتەوە یان نەیکاتەوە هەیە ئیکاتەوە مامبارێکی حەزەکە بیکاتەوە بە بیکاتەوە و من نازانم طبعاً لایەنە ئیجابی سلبیەکانی ئەژماری من چییە بەس مشکلەکە لێرە یەک کیشەی گرنگ هەیە شەوەیە هاوڵاتی متمانی پێی نەماوە تۆ متمانێت چۆن لەجێڕیتەوە بەبێت تعامل بژێڕیتەوە متمانەیە ئەنجا ئەو کە ئەم ئەمری واقعی دروست کرد ژمارەیەک ئەیە بە بانکی مرکزی ئەڵێ من ژمارەی گەورم لای ئەو بانکەکان هەمووشان کارتەکانی خۆیان سەحب کردووە معنای وایە ئەوە ژمارەی زۆر لە خەڵکی موافقە لەسەرمە زەخت لەسەر بانکی مرکزی دروستەکە لە ئێستانا لەسپینێ مەسەلەیەکی دیکەشانەوەیە باقی مۆزەفینی کە دەبینی مۆزەفەکانی تر ئەژماری بانکیان هەیە و کارتەکان وەرگرتو و معاش وەرەگرن با لە تیژ بێت ئەم هیچ وەرناگرن نەچارە بێت لە داهاتوە بچێتە چەستی مۆزۆ بەڵام من وا دەزانم ئەگەر لە داهاتوە بانکی مرکزی موافقە لەسەر مۆزۆ ئەوکە یەکەم احتیمالیی بانکی بە قووەتی کە پشتی مۆزۆ بگرێت کە قەراری بانکی مرکزیش ئاسانی لەسەر مۆزۆ دوێن لەوانەیە بکرێتە اختیاری ئەمڕۆ نووساوێکم بین دوێنێ بوو ئەمڕۆ نووساوێکم بینی کە لە سەرۆکاتی هەرێما ئاڕاستەکراوە حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە ڕازین بە بانکی تیبایش لە ڕاستی بانکێکی ئیتیحادیە ئەوە بانکێکی معتەمەدە و پەرلەمانتارەکان و من و تۆ ئەوانی کە هەرچی هەمووی لەوێن جەنابێتنا طبعاً من کە بە ئەوانی کە لەوێن هەموو تەقاوتی لێوە وەرەگرین و بانکێکی معتەمەدە بانکێکی ئیتیحادی ئێستا صرف بازم ئیتیحادی جارن حیسەی هینیتیان نەماوە کەری تایبەتیشی تیان نەماوە بۆیە تعاملکردن لەگەڵ بانکی TBI تعاملێکی صحیحە و تعاملێکە هاوڵەتی دەتوانێت پشتی پێ بەسێ بەڵام بڕیارەکەی محکمەی فدرالی هەر سێ بانکەکە دیاری ناکە دیاری نەکردومان دەست بانک بەس ئەڵێ دەرچی ئیتیحادیەکان دەرچی ئیتیحادیەکانش تەفسیرەکەی بەزەم سیانەیە بەزم سیانە هەیە بڵێ ئەڵێ ئیتیحادیەکان کەواتە بانکی مرکزی ئەتوانێت چکە پرسیاری خەڵک زۆر لەسەرەوێت بانکی مرکزی دەتوانێت زۆر جاریش با بەڕاشکاوی پێ بدەم مەسەلەن ئێستا بۆ نمونەیەکێتی لایەنەکانی تر قەلەقن لەسەر مۆزوعان ناتوانێت بەتەواوی ڕەفزیکەنەوە من وەکو خۆم لە پارێزەری یەکەم کە لەو قەزەیە بووم و قەنەعەتم وایە کە ئەو قەراری محکەمە ئەو دەرچەی تایە ئەو منفەزەی تێدایە و ئەو منفەزەش طبعاً قورسە ئاسان نییە بەڵام کە مستەحیلیش نییە بانکی مرکزی بە ئیتفاقی سیاسی لەوانەیە ئەو کارە بکە ئەبۆیە لە سیاسەکان دێکیانە ترسن بە ئیتفاقی سیاسی لەوان کارە بکات و زەختی ئەوانش لەسەر بانکی مرکزی زۆرە و بە هەندێک لایەنی سیاسی هێن ئێستاوتان لە بەغدا خەریکی مفاوزاتن بە بەردەوامی لە ڕێی کوتلەکانەوە زەخت دروستەکان چۆ زانی سەرۆکی بانکی حافظی بانکی مرکزی و ئەو ئەسەتانەی کە هەن هەمووی لەناو باگراوندی ستائیفی و سیاسی ئەوانەوە هاتوون دەو شوێنانە ئەو مخریجی بەرنامەکەمان ئەڵێ برادێک نامەی ناردووە لە وتێتی من ئێستا هەژمارم بۆ هاتووە کارتەکەم بۆ هاتوێتەوە بەزە من نامەوێ یعنی پێیان کردو من نامەوێ ئەمە بچم لە TBI بیکە مەسەلەن ئەمە من خۆم بم ئارامەگرم ئەوەستم تا مۆسەری تەوتینەکە دەست پێکە تەوتینەکە دەستی پێکرد ئەو کاتا هەموو شتێک ڕۆشن نەبێتەوە لە ڕاستیە بەڵام مۆزەف یعنی ئێستا حاڵی دوو حاڵت مۆزەفی سە مۆزەفی چیەکەیت چارەت نییە لا حول لك ولا قوة يعني دەسەڵاتت نییە کە شتە ڕەبسکەیت بەڵام من بم ئەوەستم تامانی پێش تاوا بێ بەڵکو تەوتینەکە بکەتە سەر خەتی خۆی ڕوئیا ڕۆشنترە بێتەوە لە ئێستاکە باشە یەکێشتر لەوانە کە دوێنێ تەفسیری بۆ کراندی لە پەرلەمانتارەکانیش قسەیان کردوتیان کە محەممەد شیع سوودانی بە ڕێزیان لەگەڵ تەیف سامیە ئەو تویانە تا عملیەی تەوتینەکە دەست پێ نەکرێ ئێمە ناتوانین پارە بنێرین یانانی کەم بە هەنگاوێک هەبێ بە پیرەوە هاتنەوەیەک هەبێ لە بڕیارکە محکمەی فدرالی وتیایە نەخێر بە محکمەی اتحادی إلزامي ولا قرار هي محكمة اتحادية إلزامي حكومة كلها تنفيذي قرار بك للريت بالتوطين بتوطين تنفيذي قرار بك موضوعي ناردني أم باريس بيني بتوطين كونية تبي نتي أما تنفيذي قرار هي محكمة هو تيكل كده أنا بتيكل كده قرار هي محكمة استام بدو صيغة جوازية كده صيغة كان أو جوازية كده بارك بخيرها أنا ربو هرم شون بارا الربو وصل والربو بغداد بنربو هرمش أما موضوعك لازمني أو بارا قرزايا كدواي أشتو سر ميزاني حكومة هرمي كردستان ومحمد شيع سوداني تصريح ياوتي إيمة أو كات جنابي كاك نتيجة برزانيج اللي يبو وبسروج هرم لبردم أو جملة كي سيجارو توتي إيمة تنفيذا بقرار محكمة أمكاركين وأمكار جوازيكين وأشي شركة جوازيكين بلان توطينك دواي تعبوني إجراءاته من الركانة إجراءاته من الركان توطين يكسر راسته خويا بس أما استجابت الهرمي كردستان وسادي هرمي كردستانو ليه جالس كده عوضته حولاتي بلا بس ما خلق شو كوزارن للدائرة كان يخوي معاش ورقة هو نيك كارتيه بيوشتاني هبي بلا زانم بلا مسألة بريارك محكمة فدرالي توطين سوداني بويني وكارك أي شون أقصيه كان أقصيه ببرامج تفسيرك أولية تفسيرك أولية كباز لبوجكا يعني أردي بوجكا وأتواني أقصيه كابو مثلا عليه قيناع مثلا رنجة ما سواريش بينيرين
ئەڵێ مانجی موچەی مانجی نیسان پارەی موچەی مانجی نیسانیش بنێرین بەڵام بۆ مانجی پێنج قەتعیەن تا تەوتینەکە نەکرێ ناینێرین. من ئەزانمەوە بڕارێکی بڵین قسێکی سیاسی قسێکی قانونی لە ڕووی قانونی ناتوانێت تەنفیز دەکات بۆ ئەوە گەیشتۆتە خەڵک مامۆستایانی من تەسریحەکە نەبووە لە ڕاستیە بەڵام نەکی ئەو پەرلەمانتارەکانمان واڵێن والله یەکشت عزیز بەڕێزەکەم یعنی قسەکردنی قانونیەک لەسەر بڕیارەکە لە قسەکردنی من ئەو عزیز بەڕێز دەکەم لە ڕووی قانونی حکوومەتی عێراقی فیداڵ داوەرزەکانی بە وەزارەتی مالیە و بە دیوانی چاودێری دارایی و بە بانکەکانیەوە ناتوانێت مخالفەی قانونی قەرارەکەی محکەمە بکات. ئەو بۆی نییە قرار جێبەجێ لە هەرێمی کەن لە بچکە لەوەری هەرم دوورە و قانون تەقاعدی موحد مثلا ئلغای قانون تەقاعدی هەرێمی کوردستانی کرد جێبەجێشان نەکرد بۆ نیازن شتی کەس جێبەجێ نەکەن بەس ئەمە ناڕاتە سەر بەس لەسەر ئاستی منتیقەی اتحادیەکە منتیقەی اتحادیەکە ناتوانێت قەراراتی محکەمە جێبەجێ نەکات. بەڵام ئەم قسەیە سیاسیان وا لەکردێتەوە کە زەختێک دروستەکە لەسەر هەرێمی کوردستان کە من ئەتوانم تەلاعوب بۆ مۆزوع بکەم و بوجەکە نانێرم فعلا لە ڕووی قانونی ئەتوانێت بوجەکە نەنێرێ بوجە نەک مەعاشەکە ئەتوانێت بوجەکە نەنێرێت چونکە قانون موازنەوە ئاڵێ قانون موازنە دەڵێ پێویستە وارداتی نەوتی و غیرە نەوتی تەقدیم کە تۆش بوجەکەی بۆ بنێری بەس ئێستا مۆزوعی معاشی هەرێمی کوردستان لەبێ ماگانە بێت بڕیاری امتیازی قەرارەکە ئەوەیە ئەوە تەنها امتیازی قەرارەکە ئەوەیە کە دەبێت ئەڵێ ئەم مۆزوع ڕەبت نییە بە مەسەری نردنی ڕێزش نەتبیستەوە مەسەلە لێرە لە هەندێک لە هەندێک برادری خۆمان لە بەغدا ئەڵێن ئەم بڕیارە ئەڵێ بە مەرجێک موچە بنێرن بەڵام بە تەوتین بینێرن و تەوتینیش قەرارەکەوا بوتیان تەیف سامی سوێندی خواردبووە بە مانجی سێ تەیف سامی شتێکی کەشیان لەبارەوە باسکە بام ئەوش بۆ جەنابدڕکەم و بینەرانی بەرزشی ئەگەیان لەوە تەیف سامی وتوی من مانگی موچەی سێمانکە نانێرم چکۆ نردومە سێوانگەم نردووە ئێبەس تەیف سامی خاتو تەیف سامی وەزیری مالیە نوێنەری وەزیری مالی وەکیلی قانونی وەزیری مالی لەناو محکەمەکە وتی ئێمە لەسەر میزانی 2023 تا 2025 یەک قوروشمان لەسەر میزانە نردووە هەرێمی کوردستان نەمان نردووە لایحەکەشم لەلایە لایحەی مەکتوب شتێکە لە ڕووی قورسایی قانونی تەسیقەیە ئەمە جێی تەسریحات ناگرێت تەسریحاتی سیاسی شتانە جێ ئێمە ناگرێت چونکە ئەمە مخەوەری ڕسمی دائیرەکەیە لە من پارەم نردووە ئەڵێ لەبەرەوەش نەناردووە دەستور ڕێگرە قانون موازنە ڕێگرە نایڵێ بینێرم ئێستا چۆن تەیف سامی لە نردوومە لەبەرە گومانم هەیە تەیف سامی ئەسڵەن ئەو قسەی کردبێ گومانم هەیە قسەی کردبێ ئەمەی شیعسودانیش ئەمەی شیعسودانیش لە قسەی سیاسیە و باسی بودجێ باسی معاشکردن نیە چونکە معاشکردن بۆی نییە ئەبێ بینێرێ هەمووان بینێرێ بەڵێ بەس تەنها ڕێکار بەس ئەوە بەشەفەنێکە یعنی ئێستا بەشەفەنێکە لە ڕاستیە پەیوەندی بهێرەوەیە پێنی بێرە من ئاگام لێتی ئاگام لە قەوائی معاش هەندێکی بە تایبەتی بەشەکەی محکەمە و بەشی هەندێک شوێنی دیکە مەسەرەن خانە نشینی شوێنەکانی دیکە ئاگام لێتی متابە ئەم هەیە کە درەنگ نردویانیانی کاڵم درەنگ نردویانی یانیەوە نییە کە هەر لەم تۆقیتای نێرن بەس ئەوەیە ئیجراعاتەکەی ئەمە هەمووی کۆکیتەوە بێک جارە ئینەری بۆ بەغدا بەڕێست پارێزەرێکی ڕاوێژکاری و ئەکی بەڕێستان دامی جومەلی نوێنەرانی عێراقیش بوونمانی مەسەلەن بەڵام بۆ حکوومەتی هەرێم یاساییەکانی بەو شێوە مەسەلەن یان تەکلیفی کەسایەتی چوەک جەنابەت ناکە مەسەلەن خۆ قەرارانە کەوابێ مەسەلەن ئەتوانێت لە ئەوەی جەنابەت ئومێدێکە دازە سەر سێ موچەکەش بەڕاستی ئەو سێ موچەش من بەڵێ دەکەم بە هەندێک لەو خوشکبرا موچەخۆرانە یاوتم ئەگەر تا کۆتایی ساڵی 2024 ئەگەر موچێنە ئەوەژەکەی بە داوایکی دیکە لە بەردەم محکەمە بەرزەکەینەوە چونکە حکوومەتی عێراقی فیداڵ پاریسی موچەکەی نەناردووە باعترافی خۆی نەناردووە قەرزە لەسەر لە لامە بەڵێت مصدقە و هەر لایحەیەک بۆ معلوماتی بەرز دوکولایانی یاسایی کە چووە بەردەم محکەمە ئیمزای لەسەری ئەبێتە سەنەدێکی ڕسمی ئەبێتە سەنەدێکی ڕسمی ئێستا ئەو سەنەدێکی ڕسمیە ماڵە لەتوانیشی پێ بکەیت بەڵێ هەر لە داهاتووە کە من داواکەیت کەم لەسەر محکەمە یا هەر بلایەکی پارێزەر بیکە خوشیشی پارێزەر داواکە بکات توانێت ئیسناد کات لەسەر ئەو سەنەدە و ئەو سەنەدە بکاتە ماڵ لەسەر وەزارەتی دارایی کە پارەی نەناردووە نەدۆ فعل نەناردووە بەس ئەوەی نردوێتی لە قەرزەکەیە کە لە زمنی ئیتفاق سیاسیەکەی بینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە هەیە سەبار بە مەسەلەی ڕاوێژکاری یاسایی لە هەرێمی کوردستان ڕاوێژکاری یاسایی باشمان هەیە محامی چاک هەیە لە هەولێر محامی باشی تایە لە دووەتیاتی لەوێتیاتی بەڵام خۆ بەرز کاگەیات کاکەیەکی لە محامی باشەکە ڕاستیە بەڵام محامی باشە بکە دەستی باشی بیتە معلوماتی بیتە کاتێک ئینێتی بەردەم شەڕێکی وایی کە تۆ محامێکە دەنی هەر مستەوایەکی هەبێت چەنە زیرەک و دەها و لێهاتنیشی هەبێ کە تۆ بانکی معلوماتەکەت زەعیفی ئەو چی بڵێ لەوێ هیچ ناتوانێت بکە و بەڕاستی هەرێمی کوردستان معلومات بە کەس نایە معلومات بۆ محامێکی خۆشی نایە
معلومات بە هیچ جهێتێک نایە ئەستان تا سێ ڕۆژتی بوو هەرێمی کوردستان حاضر نابوو لە دەرگاکەیە نهاتن حاضر نابوون و بەشێکی زۆر لە داوایانی تەنات ئەوەش کە لە بەسڵاتی هەرێم ڕدوەتەوە بەشێکی زۆر هەرێم حاضر نەبووە لە ڕاستیەکەەوە دیسی حاڵەتی ئیستیغراب بوو زۆرێکە لە سەر سڕمان کە چۆن هەرێمی کوردستان تۆ کێشەیەکە هەیە لەگەڵ ئەم محکەمەیە و ئەم محکەمەی کۆمەڵە قرار دەرەکە تۆ خەسمی تەیە چۆن خەڵک دانێری وەکە ئینێری بۆ معلوماتی نایتێ مەسەلەن بۆ نمونە دیوانی چاودێری دارایی وەزارەتی مالیە و حکوومەت ئیتیحادی لەو جەرسەی ئێمە حەوت لایحەیان تەقدیم کردووە حەوت لایحەیان تەقدیم حکوومەت هەرێمی کوردستان یەک جوابی لەسەر هیچ لەو لایحەیانە پێ بوو موچەت ناردووە نەمناردووە بم ناردوومە بە بەڵێ بەنا هیچ وەڵامێکی پێ نەبووە مۆزە خەتای پارێزەرەکە نییە من ناڵم شەفاعت قۆی لە ڕاستیە پارێزەر ئەبێ کرد حتا کە تۆ ئەبی بۆ وەکیلی کەسێک کامل معلومات لەو شخصە وەرەگری بۆی کاوە بە کەرەسی بە قۆت بچیتنەوە داواکەی خۆت کە ئەو پێی نەبێ ئیتر گوناحی ئەو نیە لە ڕاستیە گوناحی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هیچ معلومەیەک بە هیچ کەسێ نایە هەوڵێن بە سیاسی حەلیکەن اتفاقاتی سیاسی حەلیکەن ئێستا ئەم مۆزوع اتفاقاتی سیاسی بەرەوە ناچێت بەشێکی لەوانەیە بڕا بەڵام قەراری محکەمەی اتحادی بە اتفاقی سیاسی حل نابێت کاچێ ئێستا خۆیان ناچار بوون بۆ مەسەلەی دواخستنەکە بەرامبەر لەبەر محکەمەی اتحادی داواقیت کرد کە پێشتر پیانە و داوا محکەمەی اتحاد محکەمەی دەستوری نییە بەکار حمەستەقیش پیاوێکی خاینە بەهەرحاڵ مەڵە ناودان دوور لە جەنابەت دوور لە مەقام چەند جار ئەو قسانە بەڵێ ئەکەی دووە عراقچێتی و نازانم مادەم مۆزەفێکی بەشخراوەیە لە وڵاتەیە و خەڵکی باشی وەکو بەڕێست و خەڵکی ترێ دوای خێر بۆ من نەکەیتە بۆ من ئەوە گەوردی شادێ دڵی خۆ لەگە خوای خۆت ڕاستکەیتەوە خەڵکی ترسیە لە مشکلەیەک مامۆستا جان مەسەلەن ئێستا بەڕاستی یعنی هەندێشت بۆ من بۆکو ڕۆژنامە نووس کە لەوانەیە لانی کەم لە دوای قەرارەکەی محکەمەی فیدراالیەوە گەر هیچ مبالەغەم نەکرد بە 25 بەرنامەمان لەسەر و بابەتە کرد یعنی تەنانەت باوەڕ کە پاندێ لە برادرانی پەرلەمانتاریش و تویانە تەوتین و مەسەلەی ئەوانە بێکەوەیە یعنی ئەوەی ئێستا من بە تەواوەتی بە من گەیشت ئەبێ هەموو سەریمانجێک طبعا لەو پارەی کە هەرێمێتی موچە بنێرێ بەمەرجێک قایمەیەکی پوخت و خاوێن گاتە دەستی ئێستا چێشەکە لە قایمەکەی چێشکە لێرێ لا ئێمە چێشکە لا ئێمە ئەوە بێ هەرێمیش اعتراف کابەوە قایمەکە بە پوختی بنێرە و کاتە با خەتەر خوێنی گردردنی حکوومەتی اتحادی من لەناو تەسریحی تەلەڤیزیۆنی تێدا کاتی خۆی لە دوانێکی ڕۆژنامەنووسیاوتم لە 2014 تا 2022 هەرێمی کوردستان مقاسیرە لەوەدا کەەوە معاشی بە مەزبوطی بە هەریم بە موچەخۆرانی خۆی نایەوە چکە بودجەی بۆ هاتووە لە ساڵ 2009 بۆ هاتووە تا 2022 ئیتر کێشەکە چۆن ئەم کێشە دروست بووە بەڵام مهمەیە لە جیرفانی هەرێمەوە نەهاتوو بە وڵاتی بەس لە 2023 لە میزانی 2023 هیچ پارێک نهاتوو بە هەرێمی کوردستان بۆ مۆزەفی هەرێمی کوردستان چکە لەو قەرزەی کە هاتووە ئەو قەرزەش لە ڕاستیە ئێمە اعتراضمان لێگەل لە کاتی خۆیان لە محکەمەکەیە ئەو قەرزە حکوومەتی اتحادی ئەڵێ من بۆ موچەم ناردووە حکوومەت هەرێمی کوردستانیش ئەڵێ وەکو بەشێک لە هاوکاری هەرێمی کوردستان دکراوە بۆی کەوا ئەو عەبە ئەمالی و قورسای ئەمالیانی کە لەسەر شانێتی کێشەکانی خۆی پێ حەل بکە وەڕاد لەم بابەی نەشا من و ئەزانم یعنی حکوومەت اتحادی قسەکەی لە ڕاستیەوە نزیکترە چونکە لە بنەڕەتە قەرز بۆ حەرکردنی کێشەیەکی ئاینیەتە پێشەوە قەرز بۆ مودای دوور نییە یعنی هەندێک چونکە تۆ میزانت هەیە یعنی میزانێکی زەخمت لەبەردەمایە بۆ حەلیەکەی بە قەرز حەلی ناکرد پاشانیش قەرز کێشەی هەیە قەرز ئەبێ بیتەوە بە فایدەوە بیتەوە جارێکی دیکە قەرزیش لە ناو دەسووری عێراقیە لە ناو میزانی حکوومەتی اتحادیە شتێک ناوی قەرز بێ شتێک هەیە ناوی میزانیە قەرز لە دەروەی ئەو مۆزوعە ئەوم دەرچەیەکی نادروستە دۆزیانەوە بۆ حەرکردنی کێشەیەکی ئانی چکە نایانە زاتیان نەبوو دەستکاری خانی موازنە بکەن دەرچەی تەشریعیشان بۆ نادۆزی و پەرلەمانیش کۆنا بۆ معالەجەکردنی ئەو مۆزوعە ناچار پەنابرا بەردە محکەمەش ئێمە لە ڕاستیا بنمانە قەزەکە جینال لەوێش حەل نایبوو هەر ئەمایە و باڵاسایی بۆ شێوازە ئەبوو کەیتر مۆزەف هەمیشە ئەوە معاناتی ئەوەیە و هەمیشە بەدوای خەونی کێشەکە حەرکردنی کێشەکانی ئەو بووە ئەوەی کە بزانانی کێشە هونەریەکە مامۆستا مەسەلەی زیاتر لە هێزە ناو خۆی هێزانیەکانە پلەتایبەتەکان طبعا ئەوە نوێنەری وەزارەتی مالیە لە جەلسەیەکە وتی لا يحتمل قبول ناکرێت بەهیچ تحمل ناکرێت ئەوەندە ئەوەی هەرێم ئەوەندە گەندەڵی تێ قبول ناکرێت هی عێراق وەزیر بڵێ نوێنەری وەزیری مالی هەرێمی کوردستان لەو جەلسەکەوتی نوێنەری حکوومەتی بڵێن وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی فیداڵ وتی ئەوەندە گەندەڵەکە تێیە زۆر پێمان قبول ناکرێت ئەوە کێشەی ڕئیسیمان لەگەڵ هەرێمی کوردستان پلەتایبەتەکە بەڵێ مامۆستا ئەو محکەمەی فیدراالیە بە سیاسی دروست بووە بەڵام وتی لە قایمەکانی ترشە کێشەمانەیە بەڵام یۆغتەفەر یعنی لێبوردنی تایە تەسامحی تایە بەس ئەوە تەسامحی تیانە چکە زۆرە فەرقەکە زۆرە ئەو محکەمەی فیدراالیە بەپێی تەجروبەی جەنابەت کە هەم سیاسی بووی هەمیش قانونی
هەروش ئەو ئیشەشت هەر نزیک بۆ لە قانون بەڵێ محکمەیە کە سیاسەکان داناوکو لێرە وێناکەی وا دروست بووە یان بە پێی دەستوری عراقی چۆنی دروست بوو مەسەلەن ئەو بۆ معلومە بەڵ بۆ بینەرەکانم مەسەلەن زۆر جار دەڵێن ئەو محکمەیە وان لە خەڵکیاندەوە مەجموعەیەک حزبی شیعە هاتوون توانە بۆی هەرێمی کوردستان کۆتایی پێبێنین فەرمووە محکمەی فدرالی دروستکەین خۆی تشکیلی محکمەی اتحادی بە ئەمریکی و لە ئیکاتی خۆی بەرێبەر دروست بووە و محکمە پێش دەستور لە دەستورە تشکیلی محکمەی اتحادی بە شێوازێکی دیکەیە زانایی فقیهی تێکەوێت لەبەری کە زانە و فقیهی تێکەوێت و هێزە کوردستانیەکان بەگشتی هەموو کورد لە کوردستانیەکان بە ئێمە شوارەمان دژی ئەوە بووین کە مەسەلەی فقیه امتیازی بڵێن حەقی ویتۆیە بێ حەقی ویتۆیە لە محکمەکەیە لەبەرەوە تشکیلکردنی محکمە لەسەر ئەساسی دەستورە تازەکە تا ئێستاکە دواکەوتووە نەماوەتەوە کورد بەشێکی سەرەکیە لە دواخستنی ئەو مۆزوعەیە کورد ناتوانێت بڵێ وانە ئێمە خۆمان لە کوردی پەرلەمانە دژی ئەو مۆزوع بووین هەر هەمومان بەیەک و ئیتفاقیشمان بۆ سەر مۆزوع ئەو تشکیلی کە کاتی خۆی دروست بووە نۆ قازین سەورەک لەگەڵ هەشت قازی طبعا نوێنەری یەکێتی نیشتمانی کوردستانی تیا کاک دیار لێ حەکم دیارە نوێنەری پارتی دموکراتی کوردستانی تیا کاک حەکم عەبدوڕەحمان زێباریە یعنی تشکیلەی هەموو بەڵێن تەولیفەیەکە لە هەموو تایفە و لە هەموو هێزە سیاسیەکانی تایە بەڵام ئەو مانایەوە ناگەنێت کە ئەو قازیانە بۆ دانیشتوونە کەسە بۆ تایفی خۆی شکات و بۆ کەسە بۆ قەومیەتی خۆی شکات دایان قەرارەتت هەیە کە حاکمە کوردەکان ئیمزایان کردو پەیوەندی بە کوردی شەوە دایان قەرارەتیشت هەیە کە حاکمە سونی و شیعەکان بۆ تویان ئیمزا کردو پەیوەندی بەوانی شەوە نییە حاکم سوێن دەخوا کاتێتەوە شوێنە تویتر ئەمە حوسنی زەنت بەرامبەر بە حاکم هەیە ئەجنا خۆ لە هەرێمی کوردستانیش حاکم نابێت تەسکیە بکرێت لەلایەن حیزبێکی سیاسیەوە تەسکیە نەکرێت ناچێت لەو مۆقیعانە لە تەمیزەوە بگرێت هەتا خواری خوارەوە خۆ ئیسە ئەوەش مانایەوە ناگەنێت کە حاکم کەسێکە ئیش بۆ حیزبەکەیەکە حاکم هەیە و شەکە بەڵام زۆربەی حاکمەکان خەڵکی باشن و خەڵکی نەزیهن و خەڵکی باشن ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان زەختیان لەسەر نکات زەعیفیان کات و لاوازیان کە ئێمە حاکمی نمونەی زۆر باشمان لە هەرێمی کوردستانە داواکاریشی زۆر باشمان لە هەرێمی کوردستانە خۆی ئەوە ڕێ ناگرێت لەو مۆزوع اجتهادی مثلا قرارەکەی محکمەی فدرالی محکمەکە نۆکەسن کاک ئازان ناگرێت ینی مۆزوعەکە ئاسان نییە و زۆربەی قرارەکانیش تقریباً قرارەکەی ئێمە بە ئەغلبێ دەرچوو بەنابێت اتفاق قرارەکەی ئێمە اتفاق دەرچوو چونکە ئەو ڕۆژە کە عەبدوڕەحمان زێباری لەوێ نەبوو حاکمیکی تر هاتە شوێنەکەی ئەگەر کە عەبدوڕەحمان زێباری لێو وایە بە ئەغلبێ دەرچوو قرارەکە و قرارەکەی وەبزەم ئەوی تریشان هەر بە اتفاق دەرچوو ئەوەی کۆتاکان و ئەوانە طبعاً لەو قەزیانە بوو بەڵام ئیتیهامکردنی محکمەکە بۆی کە محکمەی نادەسووری قسەیەک لە شوێنی خۆیانە واز دەسووری نادەسووری بێنە تۆ لە محکمەی دەستوری هەرێمی لە عێراق ئێستاکە بەزەوت هەیە بەنا بۆ کوێبی بۆ شەرعیتی دەستوری قوانینەکانت بۆ دەستکاریکردنی قانون موازنەت بۆ چیەکانت بۆ چیەکان بۆ ئەو شتانی کە اختصاصاتی محکمەکەن تو هەر ئەو محکمەیە هەیە پەنای بۆبەری تۆ خۆشت ئێستا اعترافت پێ کردو هەموو هێزە سیاسیەکانی عێراق لە کوردەوە بۆ عەرەب و بۆ سونە و بۆ شیعە هەمومان اعترافم پێ کردو تۆ محکمەیەکە و پەنای بۆ بین ئەوە تا آخر جاریش بەڕێ سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان خۆی پەنای بۆ بردو باش مامۆستا ئێمە لێرە زۆر مەسەلەن حتا لەو بەرنامەیە خەڵکی یاساناسی سیاسی پارتی دموکراتی کوردستان وتیان ئەمە محکمەی سەورەیە ئەو محکمەیەکە تەنها بۆ دژایەتی پارتی و دژایەتی هەرێمی کوردستان و عادەتەن برادرانی پارتی هەرێمی کوردستان لە خۆیان ئاڵێنن ئەڵێن ئێوە ئەوە نوێنەراتی ئەکەین ئێستا سەرۆکی حکومەت ئەڵێ کاکە ئەوە من لە سەر مەسەلەی کۆمیسیۆن پێکاتەکان و بازنەکان و دابشکاری ڕقەمەکانی بازنەکان مەسەلەن چەند کورسی بێ ژمارە کورسیەکان داوای هەیە و بردوێتە بەردەم محکمەی فدرالی هەر کاگایادیشی تەخوین بەڵ دروستە قوربان بڵێ من پێم وایە ئەمە ڕاستە ئەمە منهج ڕاستەکەیە ئەمە هەڵوێستا ڕاستەکە کە پێویستە زۆر لێدراوە لە ئێوارەوە ئەڵێن باشە من پێم وایە ئەو قسێ ئەو تاانە نەدرێ باشە کە بۆچی چۆتە بەردەم محکمەی اتحادی من ئەڵم پێم باشە ڕۆشتووە حەزەکەم ڕۆشتەوە و ئەمەش منزەرێکی ڕاستەقینەیە مەفروض وایە پارتیش و یەکێتیش و حزبەکەی منیش و هەر کەسێکی دیکەش مەفروض وایە کە کێشەی دەستوری هەیە یان لە ضمنی اختصاصی دەستوری محکمەکە شتێکی بڕاتە بەردەم محکمەی دەستوری کاتی خۆشێک لەبیر بێ ڕەحمەتی کاک نەوشیان قسێکی هەبوو زۆر مهم بۆ قسێکە ئەڵێ پەنابردن بۆ محکمەی بڵێن بۆ حکوومەتی ئیتیحادی کاتێک کە کوشش کرد لە حنابیج عیبێکی تێدا نیە وەڵا شایبی تێدا نیە خۆ تۆ ممارسەی هین ناکەی تۆ هەرێمیکی فیدراڵی هەرێمی فیدراڵیش بەشێک لەو حکوومەتی کە لە وڵاتە هەیە ئەمەی بەڕێز کاک مەسئول بازرگانی کردو جێبڕین وەکو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ئەوە جهت ڕاستەکەیە و موقف ڕاستەکەیە ئەویتری بە بڕای من هەڵەبوو ئەو تەصحیح سیاسیان هەڵەبوو باش ئێستا لێرە ئەو بابەتە ئەگەر لە ڕۆ قانونیەکە لە جەنابت پرسم دەتوانێت ئەو مثلەن داوایە لەسەر کۆمیسیۆن تۆمار کات ئەتوانێت ئەو تەبلە اختصاصی محکمەیە محکمە جاری وایە شەکلەن هەر لە جەلسەیەکە ماڵە داواکەت شروطی شەکلیتیانی ڕەت دەکاتەوە جاری واژە نا شەکلەن داواکەت قبوڵەکە و لە بابەتەکە سێرەکات و حەقت نییە و داوای قەیدکەی بۆ نمونە مەسەلەن ئێمە سەرۆکی حیزبی ئەمە داوایکی قەید کردبوو لەسەر هەر بۆ معاشی موچەخۆرانی هەرێمی کوردستان
لمصالح ياندش لا البرجوندي هريمي كردستان البرجوندي متخوران هريمي كردستان كردوي بيعيش عربه يعني حقي خويتي كرد سباسي شكال الموظفين هريمي كردستان سباسي او بياوش كان هذا بردم محكمه ديكا كتو نموظفيت نوشيلي موظفي نخوش مصلحتي مؤشر ده لما موزعات وجبيه لبر او شكلا دعوه كان الجلسيه كما دعوه كردوه دعوه كل صالحي هريم ردوه طبعا والله متخوران هربو جودكي مفروض سباسي بينه وشخص بويا او دعوه يعني كلا محكمه رد بيته هند جار اسباب شكليتها شكلا دعوه كمقبول لي رد بيته حزب الرياض شو محكمه فيدرالي قابل بيداتسونه وهي لا اخونا نخنا والله ما ديتش البينجي نظام المحكمه كا هيك دله محكمه بو هي عدولك على قرارك فشي ما بتقول قرارك خوي فشي ما بتقول لما بدأ هي سعي خوي بس هي مرزي كمان كمصلحتي دستوري قشتي لقزيكا مصلحتي دستوري قشتي محكمه خوي تفسيريكا دوهميان مركزي قانوني هيز مركزي قانوني كلا انجام قرارك دوز للنائب دسكالي بكره باش السيميان او حق مكتسبي كبون من موظف ولي كنت نائب او تشي زيان به اذا كوت هر دسكاري شكرا عدولي شكرا نائب وسيش تخصص الاساسيه كبنرتي وناورش اساسي قرارك النائب دسكالي ام كره يعني شو والله مثل مثلا عند جار الله تصحيح قرارك تصحيح محكمه قرار محكمه اتحاديه تصحيحيه عدولي هي يعني تو هندك هليش مادي فو ايات هلي مادي في قانون مرافعات تواني هلي ماده مادي لبرد محكمه هريمي كردستان شو تصحيح بكي مثلا احمد هي كراو بحمد 2000 كي صفر يجيبو وزاد كي صفر يجيبو كم كراو تو ام بيعمل هلي مادي بلا ابي عريزه تقديم كلمه برد محكمه هردو طرفك بانك على ما هليش ماديه بريار معنا براس كنوي في تجربه يخد برستان او بريا او داواي سرش حكومه زو ابيندري مدكا من موعدك نبيني دراسيا قام لك بالدعوه هي موعدك عادتي لموداي بانزا تابيز رجع موعدك دانا واجراءاتي اوان اجراءاتي ترى غيري محاكم خمان امان اخوان بتبليغي الكتروني تبليغ كان يرمو وجهتي كدعوه كي ورشتوا والري نامي الكتروني شو نامي نرمو كسيك دعوه كي قيد كل الرجل مرافقه او نت كاي حاصل نعم بس ما بس اوج بابا كات ولا سايتك الله كان بل دعوه كي سرش حكومه بو اوي كان قرار ندوا بخري واوي كومسيون بوستيني فريا اواكي كسر روج الشيما وصار روج ما ابو بانك الشيخ جاردن والله لو انا اوش بعمدي وش توكل عليه بويكا بفعلي كسي وقتي تعبي لموضوع كيا بلام اجر محكمه زو او دعوه بينا بالتاكيد يعني موضوع كيا لا كاتو هل الاساسيه كمان وهذا زعم دياري كده دوا خصني بيش خصني باب الرايمن اذا خاب كابه هلا نشوف يعني دوا خصني بيش خصني لشيء محكمه تسكارينا كابتن ما برناك بالتسكاريك فتوى كومسيون بوستيني ببي او قراره ككومسيون سد دواي لسمعتكم سمعتي كومسيون عمري معه كومسيون بغداد عمري معه بلا دواي لسر كومسيون او كدعواي كوتسر كاركاني الرأى وسطي يعني شيء خويا ما من عزوز تقرب شيء خويا كاتا قرار شيء خويا كاب كامل اهلي خويا شيء خويا بلا مواد زارم رويكي سياسي لم دعواها ايش اويكا اما محكمه بتنزل سيغا قدوها بكي يا بتايبتي اجر محكمه بريار باب دعاء قسطني انتخابات كتوقع معك موقع او كاتا عمري كومسيوني بغاش او تبع دروي 8 ساعه ايش 8 ساعه كي دو ما يسمع ما يشتي او حوت بس كوتاي بيت اذا انا كاتبي اوانج عمري او دريش كانوا بابراي من ام جمايكا كسوري حكومه ديكا جمايكي سياسي بيش كجمايكي قانوني دعوه قانوني ببي قانون او 8 كومسيون او انظمه دادوريه بدرجه كريتوا انا ككومسيون بريوبن لا توبه اجاءاتي تي خويا كده محكمه نما بس من الري او رياراني كهي قالن يكزار بوي هي 8 درجه كريتوا هيك رجاج قانوني هل كدي بغاش ثاني بيكا او كارب كابلا درجه كده بلا ببراي من ناقاتوا بيشو موضوع كحسمه اكري وتصوركم دعوه كده ربيتو لو انا خاطر شام بقرن مده كزور نبت لبيش تاوبوني مدي كوميسيون كابج موضوع انا حسبت يك مانجا حوتي ديشش انتخابات لا بود خصناك وينس بوي 8 كوميسيون نسيت دروي قاعد 8 كوميسيون حوتي دورني ما يقعدوا ما يدخل لو انا دورني يعني بلام كوميسيونكش اتوان يا بلام كوميسيون عمري تهاونا بقوم مخالفات قانوني نكردو يعني اجتماعي نكردو او حوت خر خوي مده كامل اذا كان ما بيش حوت او موضوع حسن بيه الرايمن حسب بيش حسب بيش قرار كي محكمه بله ما مسبت تصوراتك قال المحكمه الفدراليه نامينه وهز لنا سياسي كان ريكون او لا اشتواني او ليش بدي كردي اويك اقسيك ضدي حزكات اواتي حزك اوابه حزك اوي اللي بس مش حزناك بالي محكمه كستان هذه هي دستوريه العراق ما ولا ناس يعني بتشي لازم يعني بتشي لا ابي محكمه هذا تشكيل كيف بالدستور ده فرمول تشكيلك لا توي تشكيلك اصلا كاد محكمه هذا التشكيل نكراوه
تۆ غرفەی دووەمی کە مەجلیسی اتحادە ئەوش تشکیل نەکردەوە ئەوش مخالفەی ترەوە نیە لەبەرەوە زۆر شت ماوە محکمەی اتحادی تا محکمەی تازە تشکیل نەکرێت لا ناچێت هیچ بڕیارێکت بینی هیچ حرەکەیەکت بینی دژی قومیەت و کوردایەت ئەو مەوزوعە مەطروحە نیە بە بڕای من وەکو لایەنی قانونی خۆم لە مەوزوعەکە بووم يعني برای بەڕێزم کە عەبدولقادر صالح کە خەبیری قانونیە ئەحسائیەکی وردی کردەوە بەسەر زەوە داوایانی کە لە بینی هەرێم و بەغدا بوون ئەڵێ لە ساعە هەفتای بڕیارەکان لە صالحی هەرێم دەچوو لە ساعە 26 بیستی لە صالحی ئەوە بوون هەندێکی دیکەشی لە مەسائلی تر بووە بە کورتی مختصەرێکی لە سەدا هەفتا زیاتری بڕیارەکان لە مەسلحەتی هەرێم کۆتایی پێات و تجارەتی کوردی چ شتێکی لەبەرەوە من پێم وایە ئەو مۆزوعە زیاتر تەسریحی سیاسی شتی قانونی يعني أساسي قانوني زۆر سپاس بۆ بەڕێزمەوە سابەکر حەموستێک پارێزەر ڕاشکە سپاس بەفەڕۆ زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بخواتە